محەممەدی حاجی مستەفایکەکە لە شاعرە میلەکانی کوردستان و لە دێ بالی کەدەری قازای پێنجوێن نیشتەجێ و ئەو بەردەوام لە ڕێگەی شێعرەکان و خەمی هاوڵاتیان یاریمی کوردستان و پێشتر لە ڕێگەی کەناڵی کێنێنەوە بەرهەمە شێعرەکانی خسۆتەڕۆ. هاوکارم عەبدوڕەحمان ئەبوبەکر ئامادەکار و پێشکەشکاری پرۆگرامی دێبەدێ جارێکی دیکە سەردانی ئەو شاعرە میلەی کردە و ئەوی شێعرێکی نوێی بۆ کێنێن و تو تێیدا باز لە ڕشتنی خوێنی خۆپشاندەرانی کوردەکە بەدەستی هێزە ئەمنیەکان و داواژە لایەنە سیاسەکان دەکات بەرپرسیارانی یاخود لایەنە سیاسەکان و بەرپرسیارانی هەرێم دەکات دووربکەونەوە لە خوێن ڕشتن و خزمەتی بێگانەمەکەن خزمەتی کورد پێکەوەی گوێبیسی نوێترین شاعری محەممەدی حاجی مستەفا دەبین. ما شاء الله بترقي خصوصا باشا بفريقاوية. السلام عليكم. من هر ديارنا يا اخوة بخير. ئەی برای چەکدار جێی شانازی کورد ئاوڕێ بدەرۆ بزانە چیت کرد. کاک محەممە و بەشیر و ڕێژوان هەرسێکتان کوشتن خۆ بە بێتاوان. گەرمیان تەمەنی 18 ساڵ بوو ئەی ئەوتان بۆ کوشخۆ ئەو مناڵ بوو خۆشی ژیانی لە چەمچەماڵ بوو. خۆ بەشیر بەردێ نەبوو لە دەسی بۆ لێ نەپرسی چیە مەبەسی. محەممەد هاتبوو بۆ یەک پارونان ئەی ئەوتان بۆ کوش هەر بە بێتاوان. ڕێژوان بە بێچەک هاتە سەرجادە ڕێپێوان بێچەک دایمە ئازادە. نانی فەلاع و کرێکار و شوان براکەم ئێوەی بەم ڕۆژە گەیان. ڕێژوان گەنجێ بوو لەو خانەوادە کوڕی پیاوێکی ساکار و سادە. حرامە گەنجێ ئاوا بکوژی تۆ بە بێتاوان خوێنی بمژی. بیرت نەکردەوە لە باوکی ڕێژوان خرچەی جگەری ئەچێ بۆ ئاسمان چەند گەنجێکی تر هەروەکو ئەوانیشتان کوش هەر بە بێتاوان. ڕووی چەکەکەی خۆ مەکە سینەی من خۆ من برای تۆم نەبووم بە دوشمن. من هەر ئەو کەسم نانم دا بە تۆ خزمەتم کردی سوبح و نیوەڕۆ. بۆ ئەمان کوژن چیمان کردووە بۆ کۆشتی سەلام بڕۆن تا زووە. موچەی هەژاران ئیمڕۆوا لەوێ ئەنقەرە و تاران فریا ناکەوێ. خزمەتی تورک بکەی تا 100 ساڵ دوایی دەردەکا بەدەستی بەتاڵ. تورک دەردی خۆی پێ ناکرێ دەرمان چۆن بۆ دەردی تۆ ئەبێ بە لقمان. 30 ساڵ خزمەتمان کرد بە شای ئێران دیل کە 75 ئەوچی کرد پێمان. تا ئێمە ئاواشێت بین بۆ دراو حکومەتی کوردی نابینین بە چاو. ئەی پێم نەوتی کا عەبدوڕەحمان 75 وا لە بەردەممان بەگوێ نەکردم ڕۆی بۆ دەنگان تا کوردستانتان بەم ڕۆژە گەیان. ئەی تۆ نۆزانی کەرکووک لە دەست و زۆر بە ئاسانی ڕبعێ حکومەتمان خۆ بەدەسانی ئەوش بە یەک شەو فەشەلی ئانی. پێشکەش بێ بە هەر کوردێک گوێی لێیەتی سەلامە نێرم بۆ هەر کوردێکی بە وەفا و بە شەرەف و دڵسۆز بۆ وڵات.